ڕێکخراوی ماڵپارێزی کوردستان هەڵبەتە چارەسەرێکی پێیە بۆ کێشەی نەخۆشخانەی هیوا و نەخۆشخانەی شێرپەنجەکان لە هەرێمی کوردستان. با پێ کۆبزانین ئەم چارەسەری کە ڕێکخراوی ماڵپارێزی کوردستان پێیەتی چییە؟ ئەو کێشانەی کە ڕوبەڕووی نەخۆشخانەی شێرپەنجە بۆتەوە، ماڵپارێزی کوردستان بە 4 خاڵ دەیخاتە ڕوو سەبارەت بەوەی ئێستا لە نەخۆشخانەی هیوا و سنتەری ژیانەوە بۆ چارەسەری شێرپەنجە بە تیشک ڕوودەدات چییە؟ ئەوەی کە ڕوودات لە ناو ئەو نەخۆشخانە یەکەم پێنەدانی بڕی پارەی ئیستیشاری بەو پزیشکانی لە بڕی ئەوە لە نەخۆشخانەی هیوایان سنتەری ژیانەوە ئیشەکەن، کارەکەن. بابینە سەر خاڵی دووهەم کە نەخۆشخانەی هیوا ئەبێت چارەسەر بکرێتیا یەکەم یاخود دووهەم کەمکردنەوەی پزیشکی پسپۆڕە لە 8 پزیشکەوە بۆ 4 پزیشک. ئەو پزیشکانەی کە چارەسەری ئەو نەخۆشانەکەن هەشتن کەم کراونەتەوە بۆ 4. خەڵێکی تر نەمانی دەرمانە، ئەوەش کێشەیەکی گەورەیە. باز لەوە کرا کە لە سەدا 2 بۆ ئەو کۆمپانیانە سەرفەکرێت کە دەرمانیان بە نەخۆشخانەکانی شێرپەنجە. ئەمەش تقریبان 4 ساڵ و نیوە خایەنێت کە تۆ کۆمپانیایەکی دەرمانە هەبێت. چوارهەمیان زۆربەی پەرستاران لەلایەن خەڵکی خێرخوازەوە پارەیان بۆ دابی نەکرێت. زۆربەی پەرستارەکانیش گرێبەستیان بۆ نەکراوە وەکو خۆبەخش کارەکەن. ئەمانە کۆمەڵێک گیرروگرفتن کە ڕوبەڕووی ئەو نەخۆشخانە نەبوونەتەوە. نەخۆشخانەی هیوا سنتەری چاندنەوەی مۆخیشی هەیە کە لەسەر ئاستی عێراق و هەرێم تاکە سنتەرە کە تا ئێستا سەدان کە سوودی لێ وەرگرتووە. بێبەرامبەر چارەسەر بۆ نەخۆشانی شێرپەنجە و تالاسی ماکرێت. ئەمانە هەمووی گیرروگرفتن. شێرپەنجەی منداڵانیش ئەتوانرێت چارەسەر بکرێت. ئەمە دروشمیەکە، دروشمی پرۆژەی ئارایە و کارەکات. با بزانین ئەم پرۆژەیە لەسەر چی کارەکات کە ناویان لێناوە ئارا. یەکەم دابینکردنی هاوکاری کۆمەڵایەتی و دەرونی بۆ مناڵانی توشبوو بە شێرپەنجە و هەروەها خێزانەکانیان. لەگەڵەوەشە دابینکردنی هاوکاری دارایی و شوێنی مانەوە لە کاتی پێویستە بۆ ئەو کەسانی کە من نەخۆشیان هەبێت یان خۆیان توشبووی شێرپەنجە بن. دووهەم بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری کۆمەڵگە سەبارەت بە شێرپەنجەی منداڵ و چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵیان. ئەمەش خاڵێکی گرنگە کە ئەبێت خەڵکی پێهوشیار بکرێتەوە. سێهەم کارکردن بۆ باشترکردنی دەستنیشانکردنی پێشوەختە بۆ شێرپەنجەی منداڵان لە پێناو زووتر چارەسەرکردنیان. خاڵێکی تریشەیە کە ئەمانەیە باسی بکەین ئەویش چوارهەمە و ئامادەکردنی ژینگەیەکی گونجاوە بۆ مناڵانی توشبوو بە شێرپەنجەوانەی کە نەخۆشیان هەبێ ئەزانن چه بارودۆخێکیان هەیە. لێرەیە ئەمێ باسی ئەوە بکەم کە منداڵپارێزی کوردستان لە ساڵی 2017ەوە زیاتر لە 110 منداڵی ڕەوانەی تورکیا و ئێران کردووە بۆ ئەنجامدانی پیتیسکان و دابینکردنی هەروەها دەرمان بۆیان. ئەمانی کە باسم کرد ئەو خاڵانە بوون کە ئەبێت گرنگی پێ بدرێت. ماڵپارێزیش ستافی پەرستاری نردووە بۆ ڕاهێنا لە دەرەوەی هەرێم. هەروەها بەشداریکردنی چەند پزیشکێک لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان لە دەرەوەی هەرێمی کوردستان تا بتوانە باشی ڕوبەڕووی ئەو کێشە و گرفتانە بنەوە کە ڕوبەڕووی توشبوانی شێرپەنجە بنەوە. لە ساڵی 2019 تەنها لە بەشی منداڵان 159 منداڵ لە نەخۆشخانەی هیوا بە شێرپەنجە دەستنیشان کراون. لە ساڵی 2020 ژماری توشبووان بۆ 413 منداڵ بەرز بووەتەوە. تەماشایکەن 159 بۆ بە 430 شتێکی وە. شێرپەنجە وەکو باسەکرێت یەکەم هۆکاری مردنە لە ناو مناڵانە. هەموو سێچرکەیەک مناڵێکی نوێ تووشی شێرپەنجە بێت و دەستنیشان نەکرێت لە هەموو جیهانە. سێچرکە مناڵێک بیەنە بەرچاوت ئەگەر خوا نەخواستە ئەو مناڵی کە دەستنیشان نەکرێ مناڵی تۆ بێت ئەبێت پێویستە بەچی بێت. ڕێکخراوی ماڵپارێزی کوردستان هاتووە باسی ئەومان بۆ کات کە ئەوان چۆن ئەتوانن هاوکاری نەخۆشخانەکانی شێرپەنجە بکەن. من میوانێکم هەیە ئەویش کاک مەهدی عەبدوڵڵایە لە ڕێکخراوی ماڵپارێزی کوردستانەوە هاتووە باسی ئەوەی لەگەڵاکەم کە ڕێکخراوی ماڵپارێزی کوردستان لە 2013 پرۆژەیەکیان هەبووە بۆ چارەسەرکردن و هاوکاریکردنی خێزانی ئەو مناڵانەی کە توشبووی شێرپەنجە بوون. ئێستا چیان پێ بۆ نەخۆشخانەی هیوا و ئەو کەسانەی کە تووشی شێرپەنجە بوون. کاک مەهدی بەخێر بێت. زۆر سوپاس. من باسی پرۆژەکانتانم کرد
باسی هەوڵەکانتانم کرد بەزمێ زیاتر جەناب ببوومان باسکەیت ئێوە ئەتوانن چی بکەن بۆ توشبوانی شێرپەنجە دەستە خۆش بێت دیارەت ئەو خاڵانەی کە زۆر گرنگ بوون لە ئەم راپۆرتی ئێمە بۆ پشتگیری نەخۆشخانەی هیوا بۆ پشتگیری نەخۆشخانەی نانەکەلی و سنتەریژین لە دووهۆک دیارە ئێمە لە 2013 لە ناو نەخۆشخانەی نانەکەلی و 2014 لە هەر یەک لە نەخۆشخانەکانی نانەکەلی و لە سنتەریژین لە دووهۆک دەستمان بە کارەکانمان کردووە هەر ئەوە نەبوو ڕاستە ئێمە تیمێکی زۆر ڕاهێنراومان هەیە بۆ هاوکاری دەرونی کۆمەڵایەتی کە وەش بەشێکە خۆی لە چارەسەر بەڵام ئێمە بەڕاستی ئاگامان لە ماندووبوونی پزیشکە میهرەبانەکانی هەموو نەخۆشخانەکان هەیە چونکە پزیشکانی بۆ توشبوانی شێرپەنجە یەک ئەرچانیە بە چارەسەر دەبێت ئەو پەڕی تا سەر ئێسخان میهرەبان بن ئەوانەش ئەو میهرەبانیان سەلماندووە دەبێت لەگەڵ هەموو ئەو دایک و باوکەنە پێ بکەن دەبێت لە یەکادا چارەسەری پزیشکیان بۆ بکەن چارەسەری دەرونیشان بۆ بکەن بۆ ئێمە بەڕاستی هەماهنگێکی زۆر زۆر گەورەمان هەیە لەگەڵوان ئێمە دەزانین کە ئەوان چەند هیلاک دەبن ئێمە دەزانین کە ئەوان چەند ماندوو دەبن و بە تایبەتی ئەم هەموو بەرزبوونەوەی ڕێژەی توشبوانی شێرپەنجە کە ئێستا لە زۆر لەوە زیاتر تێپەڕیوە ئەوە بێت هەموو جارێکە باز لەوە دەکرێت کە ئایا شایستە دارایەکانی ئەم پزیشکە بەڕێزارە و پەرستاران و کۆی ئەو خزمەت گوزارێن و کارمەندەکانی ناو نەخۆشخانەی و سنتەری ژین و نەخۆشخانەی نانەکەلی پێویستیان بە ئاوردانەوەیەکی جدی زیاتر هەیە دەبێت بە سیستەم بکرێت دەبێت ئێمە ئەوانە بەڕاستی دەبێت پارەیەکیان بۆ تەرخان بکرێت لە پێنەدانی موچە و لە دواکەوتنی موچە ئەوان نابێ بێبەش بن چونکە ئەمان خزمەت دەکەن ئەمان دەبێت لە ناو نەخۆشخانەدا بن نابێت بچن بۆ هیچ لایەکی کەدا چونکە ئەم ڕێژە بەرزبوونەوەیە ئیتر وا پێویست دەکات کە تۆ پێویست بە ستاف بێ پێویستە بە پزیشک بێ پێویست بە پرستار بێ پێویست بە خزمەت گوزاریەکان زیاتر بێ ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئەم نەخۆشخانە بەرفراوانتر دەکەین ئەی چێ بەڕەوەی بەرێت ئەوان دەبێ بەڕەوەی بەرن بۆیە بەڕاستی ئێمەوەتانێ ستافیان بۆ ئامادەکەن یان ستافتان ئامادە کردووە ستافی باشتریان بۆ ئێمە وەکو مناڵ پارێز هەچ کاتێک ئەوە لەوانەیە ئێستا کە هەر لێکێک لە بەڕۆبەرەکانی پێش و بەڕۆبەری ئێستا نەخۆشخانەی هیوا و لە نانەکەلی و هەتا لە سنتەری ژینیش کە جویان لێبێ بۆ هەموو شوێنەکان لەگەڵ سنتەری ژیانەوە بۆ چارەسەر بە شێرپەنجە داوای چیان کردووە بۆ ئێمە دابینمان کردووە لە ستاف لە دەرمان لە هێندە کاتە پێویستیەکاندا لە شوێنیمانەوە بۆ نەخۆشەکاندا ینی هیچ کاتێک کەم تەرخەم نەبووین لە 2013 لەوانەیە بە ملیار دینارمان ئێمە لە ناو نەخۆشخانە بەڵێن بەس نەخۆشی شێرپەنجە هەبوو 2013 بەڵێ ناوتان لێ نابوو پرۆژەی ئارا بوو ئەو هەر مناڵ پارێزە بەڵام بەردەوامە بەڵێ چونکە مناڵ پارێز ئێمە ئاگامە لێ بێت بەیەک دوور بە دروشمێک ئیش دەکات پاراستن و پەروەردە و پاراستن و پەروەردە و تەندروستی بۆ هەموو مناڵێک ئێمە سەکتەرێکمان هەیە بە ناوی سەکتەری تەندروستیەوە ئێمە لەژێر چەتری تەندروستی داین بەڕاستی وەکو پرۆژەی هاوکاری دەرونی و کۆمەڵایەتی بەڵام بۆ نەوەستابین ئێمە بەڕاستیەوەی کە ئاماژی بێت پەرستارمان نردوتە دەرەوەی هەرم بۆ ڕاهێنانیان چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ بەڵێ و هەروەها بەشداری پێکردنی پزیشکەکان ڕاستەوە خۆ هاوکاریمان کردوون لە کۆنفرانسە نێو دەوڵەتیەکانەوە بێ من ئێستا شتێکم لایە کاک خاوەر بەڕاستی زۆر گرنگە نەخۆشی شێرپەنجە هیچی کە نەخۆشیی ترسناک نێ لە دنیادا ئەوە تا ئەمە دەیسەمێنێ لەمە دەزانی بۆچی لە 180 چارەسەری هەیە ئەمە راپۆرتێکی ئەمە ئەوەی نێودەوڵەتیە کە ئێمە مژدەیەکە ئەمە لە 180 کە خەڵک گوتی شێرپەنجە و هەیە نابێ بەڕاستی شێرپەنجە بمردن بەی شێوێک لە 180 قابلی چارەسەری هەیە بەڵام ئێمە چۆن دەگەینەم ئاستا لە هەرێمی کوردستان دەبێت یەک ئەوم بێتی ئازاد نەبێت ئەمە لە 180 بەڵام لە 180 ئەم وڵاتانەی کە باری ئابوریان باشە و لە 120 ئەو مناڵێکە ئەو مناڵانەی کە باری ئابوریان بەڕاستی ئەوەیە ئەمە یەکێکە ئێمە دەمانوێت چی بکەین دەمانوێت بەڕاستی وەکو مناڵ پارێز دوو کۆنفرانسمان کردووە تاوەکو ئێستا کۆنفرانسمان کردووە بۆی کە ئایا چارەسەر بۆ هەمووان کۆنفرانسێکمان کردووە چۆن بتوانین یەک پرۆتۆکۆلمان هەبێ لە هەولێر و دهۆک و سلێمانی بەڵام ئێمە نەخۆشخانەی هیوا لەوانەیە تایبەتمەندێکی زیاتری هەبێت ڕێکخراوی ماڵپارێزی کوردستان دەستان بە هەر سێ نەخۆشخانە بەڵێ بەدڵنیاییەوە ستافمان هەیە بەردەوام کۆبوونەوەیان لەگەڵ دەکەین من لە دهۆک بووم لە هەولێر بووم لەگەڵ ڕێکخراوی جومنێت کار دەکەین لەگەڵ چەند ئێمە ئەندامی لە دوو ڕێکخراوی نێودەوڵەتی کە 180 وڵات ئەندامە تێیدا هەموو ساڵانە ئاگامە لەیە کە ئەوان چۆن ئەم کۆنفرانسانەیان ئەم هەڵمەتە میدیایانە بەڕێوە دەن بۆ چۆن بتوانین ڕوبەڕووی شێرپەنجە ببینەوە چۆن بتوانین کۆمەلگا هوشار بکەینەوە ئێستا لە ئەمریکا و لە ئەوروپا لە مانجین و هەموو ساڵێک بەڕاستی ئەم کەمپینانە بەڕێوە دەچێت ینی ئەوە نیە کە شێرپەنجە تەنها پێویستی بۆ بێنی پێویستمان زۆر بە زیاتر هەیە بەڵام ئێمە دەمانەوێت ئامانجێکمان هەیە ئەو پزیشکانی ئەم پەرستارانەی کە لە نەخۆشخانەی هیوان خۆشبەختانە ئەمڕۆ ئەو مژدەیە گەیشت کە پارەکان بۆ سەرف دەکرێت بەڵام ئەمە بۆ چارەسەرێکی هەتایی بێت نەک بۆ چارەسەرێکی دوومانجی بێت دوای کۆتایی پێ بێت و سەر لە نوێ ئیتر مناڵ توشبوانی شێرپەنجە تووشی دڵڕاوچێ بکەن داواکاریەکتان هەیە ئێمە داواکاریمان هەوەیە کە بۆ وەکو مناڵ پارێز داواکاری زۆر سەرەکیمان ئەوەیە کە بە هیچ شێوێک نابێت پزیشکی پسپۆڕ و
مقیم و مقیم ئەقدامەکان بە هیچ شێوێک نابێکم بکرێنەوە ئەو پەرستارانەی کە لەوێن بە هەر چۆنێک بێ بەگرێ بەس بێ ئەگەر بە خێرخوازیش بێ بۆ ماوەی 5 ساڵ بەلایانی کەم و هاوکاریەکانم پێچێ ئیتر نەک لە کۆتایی مانگدا چاوەڕی ڕوویدەمتان لە کیە؟ ڕوویدەممان لە خێرخوازیە، ڕوویدەممان لە حکومەتە، ڕوویدەممان لە هەموو ئەمانەی کە هەن کە پێویست دەکە ئەو هەفتا خۆبەخشەی ناو نەخۆشخانەی هیوا ئیتر بۆ ماوەیەکی درێژخایەن بەردەوام بێ هاوکاریان ئەوانە هەش دکتۆر هەیە بوورە پێشتر هەش دکتۆر هەبوو دانیشتن چارەسەری مناڵیانە کرد پشکنینیان بۆ مناڵانی توش بووە کرد ئێستا بە بڕیارێک کەم کراونەتەوە بۆ چوار نەخێر ئێستا بڕیارێک هەڵوەشایە خۆش هەڵوەشاوەتەوە کەواتە هەشتاکە خۆیان هەشتاکە خۆی ماوەتەوە باشە بەڵام ئێمە داواکاریمان ئەوەیە کە ئەو پزیشکانەی بەڕاستی تایبەتن بە شێرپەنجە و بە چارەسەری شێرپەنجە لەبری بەدەلعیادە هەموو مانجێک ئەو پاشای سەدارایەکانی خۆیان وەربگرن تەنانەت خۆیان تەرخانکە بۆناو نەخۆشخانەکانی بۆ نەخۆشخانی شێرپەنجە ئەوەنە زۆرە کە حکوومەت دەتوانێت دابینی کات نەخێر دەتوانێت دابینی کا بەدڵنیاوە دەتوانێت دابین کە ئێستا ئەو پارەیە کە هاتووە من پێم وایە دەتوانێت بەش دەکەوت دابینیش دەکرێتەوەوانە بۆ چەندێک ئەو پارەی هاتووە ئەمەی کە ئێستا نازانین ڕاستی ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان ئێمە هەمیشە کە دانیشتوین بیرمان لەوە کردوتەوە چۆن بتوانین پلانێکی 5 ساڵی بەلانی کەمەوە داڕێژین بۆی کەوە ئەم کێشانە بۆ 5 ساڵ چارەسەر بکرێەوە دواتر بتوانین 5 ساڵیکە چۆن ئامادەکاری بۆ بکەی ئەوانە بەڵام ئێستا کە دەڵە کراوە ئەگەر یەک بڕیاریش بێ بۆی بڵێت تا 5 ساڵیکە بۆ نمونە ئەم بڕیارە وایە ئەم بڕیارە تەسبیت دەبێت لەوانەیە بۆ باری دەرونی نەخۆشانی شێرپەنجە لەوانێ بەم هەواڵە چاک ببنەوە ینی بڕوان پێ بکە ئەوەندە کاریگەری هەیە چونکە لە دنیادا وایە ینی ئەمە شتێکە ئێمە بم ئەزمونەی چەندین ساڵەوە کە بەشداریمان لە کۆنفرانسە نێودەوڵەتەکان کردووە وەکو مناڵ پارێز هەموو پزیشکەکانی چارەسەری دەرونی کۆمەڵایەتی هەتا ئەو پزیشکانی کە چارەسەری پزیکیش دەکەن چەند گرنگی دەن بەلانی دەرونی و کۆمەڵایەتی ینی تۆ دەبێ باری دەرونی خێزانێک یان مناڵێک یان ئەم کەسە لە گەورەکانیش کە توش دەبن زۆر گرنگە ئەو باری ینی ئەم ئەزمە دەرونیە کە تووشی دەبێت ڕای بگری یان نێڵی تەشەنە بکات ینی تۆ ئێستا بۆ نمونە لەوانێت کاگ خاوەر بەلاتەوە بێت بڕوان پێ بکە مناڵمان بردووە بۆ دەرەوە بۆ گەشتەکان وەکو مناڵ پارێز کە هاتوۆتەوە وتوێتی بۆ دەرەوەی ناو نەخۆشخانەی بۆ سینەمایە بۆ یاریەکانە بۆ دوکانە بۆ هەر شوێنێک بێت یعنی کە دەمانەوێت ئیتر بەردەوام ئەو کە دەڵێ ژنگەیەکی جیاواز لەناو نەخۆشخانەکەدا مناڵ هاتووتوێتی ئەم گەشتە بۆ من یان ئەم چونە دەرەوەی بۆ من لەوانەیە زیاتر بەقەت یەک دەرزی کیمیایی زیاتر سوودی هەبێ بۆ من یعنی ئەمە خودی مناڵەکەەوە دەڵێمە بەدەیان چیرۆکی سەرکەوتومان هەیە ینی پێویستمان ئەوەیە کە یەک داتامان هەبێ لە هەرێمی کوردستان هەموو داتاکان بخەینە ڕوو شەفافیت بین لە ئەو پارەنی کە بۆمان دێ شەفاف بین لە سەرفکردنیدا چیە شەفاف نییە لەوەی ئەو پارانەی ئێمە هیچ بەڕاستیش نازانین ئەوە تا دوێنێ هەتاوەکو دوێنێ ئەو بەرنامەی کە کراگ ئەو کۆنفرانسە ناوخۆی ئەو بەرنامەی لەگەڵ ڕەنج لە ڕووداو کە لە نەخۆشخانی هیواکرا ئیتر 150 میلیاردەکە ئاماژەی پێنەدرا 43 میلیاردەکە ئاماژەی پێنەدرا ینی ئەمانە هەمووی لایانی پەیوەندیدار دەتوانێت بۆ خەڵکی خۆی بۆ نەخۆش توشبوانی شێرپەنجە ئەو یەکلایی بکاتەوەی کە ئێوەی دەکەین ئەو پارەی تێدێت چونکە بەڕاستی چارەسەری شێرپەنجە زۆر گرانە بەڵام ئێمە دەبێت بە ژمارە بیخەینەڕۆ چەند گرانە بۆی کە بزانن حکوومەت یارێم کەم تەرخەمنی لە دابینکردنی دەرمان و دابینکردنی ئەم چارەسەرە پزیشکیانە باش باسی ئیشەکانتان کردڕ ڕردووە بەداهاتوە بە تەمای چینەوە لە داهاتوودا ئێمە هەر بە هەمان شێوە بەردەوام دەبین بەڕاستی ئێستا لە بەرنامەماندایە بتوانین کۆنفرانسێ بکەین بۆی کەوا بتوانین یەک داتا هەبێت یەک پرۆتۆکۆل هەبێت و چۆن بتوانین ئەم شایستە دارایانە ئیتر بۆ فترەیەکی درێژخایان تەسبیتکەین و هەروەها ئێمە ئەوەمان هەیە کە دەڵێن چارەسەر بۆ هەمووان کۆکردنەوەی یەک پرۆتۆکۆلی چارەسەر هەبێت لە هەموو نەخۆشخەکانی هەرێمی کوردستان ئێمە دەبێت بزانین داخوا تایبەتمەندی نەخۆشخانی هیوا جیاوازە لە نەخۆشخانی کات چونکە ئێستا ئێمە ئەگەر لە ساڵی 2019 159مان هەبێ لە هیوا لە هەولێر تقریبا 79مان هەیە و لە دوهۆکیش 39مان هەیە ئەمانە هەمویان لە 2020 بۆ 413 بۆ 159 بۆ 170 بەرز دەبنەوە یعنی ئەو کاتە پێویستمان بۆیە بەڕاستی زیاتر خۆمان کۆکەینەوە بۆی کەوا چۆن بتوانین لە ڕووی کەمپینەوە ئەو کەمپینانی کە بەدەستمانەوە کە ئەنجامی دەدەین ئەم بابەتانی ئەو بابەتە نێو دەوڵەتیانەی کە لە کۆنفرانسەکاندا کە ئێمە ساڵانە بۆمان دێت چۆن ڕوبەڕووی ببینەوە و هەروەها ئەو گرفتانی کە هەیە بەڕاستی گرفتەکانی دەرمان لە توانای هیچ ڕێکخراوێکدانە نەک ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان مناڵپارێزی کوردستانیش هەمیشە پشتگیری و پاڵپشتی نەخۆشخانەکانی هیوا نانەکەلی سنتەریژن بووە ئەوە لەوانەیە هەمویان گوێیان لێبێ ئەوانە شایەدی ئەوە دەدەن باسی ئەوە کە هەمویان گوێیان لێبێت بەڵێ ئێمەش وەکو ستافی ستۆدیۆی هەشت ئامادەین هاوکاریتان بکەین خۆبەخش بین ئەو ڕێکخراوەتانە هەر ئەو پەڕی بەخۆشیەوە نە ئەو پەڕی بەخۆشیەوە کاری ئێمە بەخۆبەخشی ئێمە بیرمان نەچێ بیرمان بەڕاستی نابێت لە بیرمان بچێت دەبێت ئاماژەی پێ بدەین کا خاوەر هەتاوەکو ئێستا لە ناو مناڵپارێزی
کردوون بۆ 500 خۆبەخش هاوکاری ئێمەی کردووە ئێستاژ ناو نەخۆشخانەی هەر بدڵنیایەوە ئێستاژ ئێمە کارەکانمان ئیمانمان بەس بەکاری خۆبەخشی هەیە ئێستاژ ڕۆژانە دوو خۆبەخشمانەیە خۆشبەختانە خۆبەخشمانەیە کە نەخۆشەکەی تێپەڕاندووە ئێستا لە ئێمە خۆبەخشە ینی هەر لە خودی خۆیدا ئەمە ئیتر دەبێتە هاوکارێکی دەرونی بۆ ئەوان بەردەوام خۆبەخشمان هەیە لە دوهۆک لە هەولێر لە سلێمانی بەڵام ئیتر ژمارەیان زۆرە و ئیتر بەردەوامی ژمارەشیان زۆر دەبێتەوەوانە ئەوانە زۆر گەورە هەشیش خۆبەخش نوێن لەگەڵتانە زۆر سپاسیکەنەمە بۆ ڕاگەیاندنی بەڕاستی دەبێ وابێت خۆشحاڵ دەبین زۆر مادی عەبدوڵڵا ئەندامی ڕێکخراوی ناوپارێزی کوردستان میوانی 2 سپاس بۆ ئەمەدەبوون سپاس بۆ ئێوەش